سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوەی عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەمە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. چالاکی قوتابیانی کوردستان، کرماشان و بەلوچستان بە بۆنەی ڕۆژی زمانی دایک. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە ناوەندی ڕێکخراوی ڤەژین. هەوڵی ستادی ئیجرایی فەرمانی ئیمام بۆ داگیرکردنی مڵکی وەلی قەڵوەزی لە سنە. ئاماری مامۆستایانی سزادراوی زمانی کوردی لە کوردستان و ئێران. دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز و ناڕەزایەتی کەشاوەرزان لە ئیسپانیا و لە هێستان. درێژەی هەواڵەکان. چالاکی قوتابیانی کوردستان، کرماشان و بەلوچستان بە بۆنەی ڕۆژی زمانی دایکی. ڕۆژی چوارشەمە 1402 ڕۆژی جیهانی زمانی دایکی بوو. هەر بۆ بۆنەوە قوتابیان لە شارەکانی کوردستان، کرماشان و بەلوچستان چالاکیان ئەنجامدا. بە پێی وێنە ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی قوتابی لە سەردەشت، سنە، پاوە، کرماشان و بەلوچستان بەهۆی بۆنەی ڕۆژی زمانی دایکی دروشمیان لە نێو کەلاسەکانی دەرس و نێوگەڕەکەکانی شاردا نووسیوە. قوتابیانی چالاک هەروەها دژایەتی خۆیان لەگەڵ سزای ئەعدام نیشانداوە و داوایان لە خەڵکیێران کردووە لە هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامیدا بەشداری نەکەن. کچان و کوڕانی قوتابی بە خوێندنی سووریدی خوایە وەتەن ئاواکەی و نیشتمان تۆم خۆشەوێ خوازیاری بایەغدان بە زمانی دایکی و دابینکردنی ئیمکاناتی پەروەردە بە زمانی دایکی بوون. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە ناوەندی ڕێکخراوی ڤەژین. ڕۆژی چوارشەمە دوی ڕەشەمە مەراسمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە ناوەندی ڕێکخراوی ڤەژین لە شاری مەریوان بەڕێوەچوو. لەم ڕێوڕەسمەدا بەڕێوەبەرانی ناوەندی فەرهەنگی و هونەری ڤەژینی مەریوان چەند وتارێکیان لەسەر پرسی زمانی دایک و دۆخی زمانی کوردی بۆ بەشداربووان پێشکەش کرد. هەروەها خوێندکارەکانی زمانی کوردی چەند وتار و پارچە شێعریان خوێندەوە و لە کۆتاییدا بڕوانامەی زمانی کوردی پێشکەشی فێرخوازەکانی زمانی کوردی کرا. بەرزڕاگرتنی یادی محەممەد حسێنی لەلایەن ئازادیخوازانی کوردستان و ئێران. ڕۆژی چوارشەمە دوی ڕەشەمە هاوکات بوو لەگەڵ چارڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو محەممەد حسێنی. هەر بۆ بۆنەوە ئازادیخوازانی کوردستان و چەند شاری ئێران لە چەند چالاکیەکدا یادیە و گیانبەختکردووەی ڕێگەی ئازادی و بەرابەریان بەرز نرخان. بە پێ وێنانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی شۆڕژگەڕی سنە بۆ ڕێزگرتن لە یادی محەممەد حسێنی دیواری شارەکان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. هەروەها لە زۆربەی شارەکانی ئێران بۆ یادی ئەو هەمیشە زیندووە مۆمیان هەڵگرساندووە و تراکتیان بڵاو کردوێتەوە. لە شارەکانی تاران و کەرەج بنەماڵی دادخوازان خۆراکیان لە نێو خەڵکی هێژاردا بڵاو کردوێتەوە. محەممەد حسێنی کرێکاری خەڵکی کەرەج بوو کە لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و هاوڕێ لەگەڵ محەممەد مێهدی کەرەمی لە سێدارەدرا. هەوڵی ستادی ئیجرایی فەرمانی ئیمام بۆ داگیرکردنی مڵکی وەلی قەڵوەزی لە سنە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران ستادی ئیجرایی فەرمانی ئیمام بە پێی بڕیاری لقی 54 دادگای پێداچوونەوەی تاران بەرابەر لەگەڵ ئەسڵی 49 یاسای بنەڕەتی فەرمانی زەوتکردنی مڵکی وەلی قەڵوەزی هاوژینی شەیدا قەڵوەزی چالاکوانی خەڵکی سنەی داوە و بڕیارە ڕۆژی 10 ڕەشەممە ئەو خانووە لە ڕێگەی هەڕاجکرانەوە بفرۆشرێت. ئەو خانووە لە قەراردادێکی فەرمی لەلایەن شەیدا قەڵوەزیەوە ڕادەستی وەلی قەڵوەزی کراوە، بەڵام دادگای پێداچوونەوە بە پێی مادەی 14 ئەسڵی 49 یاسای بنەڕەتی ئەو گرێبەستەی ناشەرعی زانیوە و بڕیاری با هەڵوەشاندنەوەی داوە. شیوا قەڵوەزی کچی شەیدا لەو بارەوە ڕایگەیاندووە کە باوکی پاش سەفەری دایکی بۆ دەرەوەی وڵات لە ساڵی 98 هەتاوی و بە مەبەستی ڕێگریکردن لە زەوتکردنی وەسیقەکە بڕی 300 ملیۆن تمەنی بە دادگا پەرداخت کردووە و بەڵگەی مەحزەری خانووەکە ئازاد کراوە. ئێستا ستادی ئیجرایی فەرمانی ئیمام هەوڵی داگیرکردنی ئەو مڵکە داد لە حاڵێکدا بەڵگەی مەحزەری و خانووە بە ناو وەلی قەڵوەزیەوە تۆمار کراوە. پشتیوانی گەوهەر عشقی دایکی سەتار بەهەشتی لە 4 منداڵی بەندکراوی جوانڕۆ. ڕۆژی سێشەمە 1 ڕەشەمە گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو سەتار بەهەشتی لە پەیامێکدا وێڕا شەرمەزارکردنی ڕفاندنی 4 مێر منداڵی خەڵکی جوانڕۆ پشتیوانی خۆی لەو 4 بەندکراوە و بنەماڵەکانیان دووپات کردەوە و
خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوو. گەوهەرێشکەی دایکی نەمەر سەتار بەهەشتی لەگەڵ بڵاوکردنەوەی وێنەی 4 دەست بەسەرکراوی جوانڕۆ نووسیویەتی. منداڵەکانم دەڵێن جەلادەکانی خامنەیی چەند مێر منداڵیان لە شاری جوانڕۆ بە تاوانی دڵخۆشبوون بە دۆڕانی یانەی تۆپی پێی کۆماری ئیسلامی دەست بەسەر کردووە و ئێستاش لە زینداندا ڕاگیراون. ناوی ئەو 4 مێر منداڵە محەممەد مەحمودی تەمەن 16 ساڵ، محەممەد یوسفی تەمەن 17 ساڵ، دیاکۆ بەهروجا تەمەنی 17 ساڵ و هەمزە بەرزگەر تەمەن 21 ساڵە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێن. هەڵسوکەوتەکانی ڕژیم ئەبێ یەکگرتوویمان بەهێزتر بکات و بۆ ئەوەی بیرۆخێنین کۆماری ئیسلامی ئەبێ بڕوات. ئاماری مامۆسایانی سزادراوی زمانی کوردی لە کوردستان و ئێران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2023 زاینیدا 8 مامۆسای زمانی دایکی دەست بەسەر کراون و 5 مامۆسای دیکە بە شەلاق و زیندان محکوم کراون. بەپێی ئامارە تۆمارکراوەکان لە ماوەی ساڵی 2023 زاینیدا گوشاری ناوەندامنیەتیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ڕێکخراوە مەدەنیەکان و مامۆسایانی پەروەردەی زمانی کوردی لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان زیادی کردووە. بە جۆرێک کە 8 مامۆسای زمانی کوردی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراون و 5 کەس لەلایەن دەستگای نادادپەروەری کۆماری ئیسلامی سەرجەم بە 36 ساڵ زیندان و 80 زەربێ شەلاق محکوم کراون. دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی گروپی میلی فولادی ئاهواز ڕۆژی چوارشەممە 2 ڕەشەمە 1402 کرێکارانی گروپی میلی فولادی ئاهواز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بەجێبەجێنەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و لە ناوەندی شرکەت ڕێپێوانیان کرد. بەپێی راپۆرتەکان هاوکات لەگەڵ مانگرتنی کرێکارانی گروپی میلی فولاد ژمارەیەک لە کرێکارانی لەسەر کار دەرکراویش با هەڵدانی خێوەت لە دەرەوەی شرکەت ناڕەزایەتی خۆیان لە ئەست بێکارکردنیان نیشان داوە. کرێکارانی فولادی ئاهواز خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی هاوکارە لەسەر کار دەرکراوەکانیان بۆ سەرکار، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری و وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە بوون. مانگرتنی شۆفێرانی شرکەتی واحدی تەورێز ڕۆژی چوارشەمە 2 ڕەشەمە شۆفێرانی شرکەتی واحدی تەبرێز لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان شۆفێرانی شرکەتی واحدی گەورە شاری تەبرێز لە ئاسکەمی حەقدەست و مەزایە ناڕازین و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی پەیمانکار، کەمکردنەوەی ساعەتی کار و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاهواز. خانەنشینکراوانی سەنعەتی نەوتی خوزستان ڕۆژی چوارشەمە 2 ڕەشەمە لە ناڕەزایەتی بە بایەخنەدانی ڕژیم بە کێشەوگرفتەکانیان لە شاری ئاهواز کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی نەوتی خوزستان خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەراتنی بەڵێنەکانی دەوڵەت لە ساڵانی ڕابردوو، پێدانی مەزایە دواخراوەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسۆنەلی سەنعەتی نەوت بوون. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی هەمەدان. بەیانی چوارشەممە حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی ئەحمەد ئیسماعیلی لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ئەحمەد ئیسماعیلی ساڵی 97 هەتاوی بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام محکوم کرا. بەیانی چوارشەممە حکمی لە سێدارەدانی ئەو بەندکراوە لە بێخەبەری تەواودا لە زیندانی هەمەداندا بەڕێوەچوو. سەپاندنی سزای زیندان بەسەر براوەیەکی ئۆلۆمپیای جیهانی میکرۆئەلێکترۆنیک. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم سزای 3 ساڵ و 7 مانگ بەندکرانی بەسەر عەلی ڕەمەزانی براوەی خەڵاتی ئۆلۆمپیای میکرۆئەلێکترۆنی جیهانی لە ساڵی 2021دا سەپاند. عەلی ڕەمەزانی شەوی 24 ڕەزبەر 1402 هەتاوی لە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا. ئەو چالاکە خوێندکاریە قوربانی پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ئیجتیماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و تەبلیغ دژی نزام بە 3 ساڵ و 7 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی کەشاوەرزان لە ئیسپانیا و لە هەستان. ڕۆژی چوارشەممە دوی ڕەشەمە 1402 کەشاوەرزانی ئیسپانیایی و لە هەستانی لەگەڵ تراکتۆرەکانیان شەقامەکانیان داخست و دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا نیشاندا. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزانی لە هەستانی بەرهەمی زۆڕەتی ئوکراینیان لەسەر سنووریە وڵاتە ڕژاندووە و با بڵاوکردنی وێنجە لەسەر ئۆتۆبانەکان و ئاگردانی ڕێگەیان لە هاتوچۆی بارهەڵگرەکان گرتووە. هەروەها لە وڵاتی ئیسپانیاش کەشاوەرزان لەگەڵ تراکتۆرەکانیان بەرەو شاری مادریدی پایتەخت بەڕێکەوتون و دروشمی یان گۆڕانکاری ساز دەکەین یان لە برسیەتی دەمرینیان بەرز کردەوە. کەشاوەرزانی ئەوروپایی خوازیاری کەمکردنەوەی باج، زیادکردنی حەقدەست، تەزمینی کڕینی بەرهەمەکانیان بە نرخی گونجاو، قەدەغەی ئاوردەکردنی بەرهەمی دەرەکی، پێدانی پشکی سوتەمەنی و دابەزینی نرخی بەنزین و گازۆئیل بوون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.